مانگرتن و بایکۆتکردنی دەوام شاری هەولێریشی گرتەوە. فەرمانبەرانی وەزارەتی تەندروستی و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بایکۆتی دەوامەکانیان کرد. تاو کاتەی موچەکانیان پێدەدرێ. بەشێک لەو فەرمانبەرانەش داوای موچەی 3 مانگ دەکەن و دەڵێن سەرباری ئەوەی بارودۆخی ژیانیان زۆر خراپە. دواکەوتنی موچەکانیشان هێندەی تر گوزەرانیانی خراپتر کردووە. کارگەیشتەوەی مەسەلەن بە 3-4 جاری ڕاتبی خەڵکەکی فەقیر و داما و بدەن خەڵکەکە سەعب عائیلە و سەعب منداڵ و کرێکی و کۆمەرگ معانات و کێشە و نەخۆش و ئەوانەی هەیە دوای ئەتو مشکلەکەت لە وڵاتی ئەوەیە هەمووی وەکو یەک ناژی ئەگەر بمدیت بە هەموو خەڵک وەکو یەکە هەموو لە یەکەم و هەتا ئاخیری هەموو یەک و یەک لەو نەبوونەی بەشداریبان یەک لەباری خۆمەم جێشەم نەبوو بەس لێرە مشکلەکە ئەوەیە وانە خەڵکێک لە فۆق لە زۆر مستەوایکی بەرزدا دەژی خەڵکەی ئەو قڕ بەسەر و ڕەش و ڕوتەشکە سەتانەوە و نوێی خەڵکی کۆمەلگا پێکدەنی ئەوانە لە ئەسفل سافلین دەژین. هەرچەندە وەزیری تەندروستی داوای لە فەرمانبەران کرد بگەڕێنەوە سەر کارەکانیان بەڵام فەرمانبەران ڕەتیان کردەوە. بەشێک لە کارمەندانی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیش دەڵێن ئەم دۆخەت دەبێت چارەسەر بکرێت ناکرێت فەرمانبەران لەم دۆخەدا بژین. ئێمە وەکو فەرمانبەری وەزارەتی کار بەشداریمان کردێ لەگەڵ وەزارەتی تەندروستی وەکو مافێکی شەرعی خۆمان داوایەکی خۆمان داوا دەکەین کە موچەکانمان ئەوها دوانەکەوێ زۆر دواکەوتیە پارەش بۆ خۆیان هەیە بۆ خەڵک نییە ئەوەیە مەوزوعەکە و زیاتر وڵاهی ئێمە ئەوەی پێمان بکرێ ئەوە بەردەوامە بین و بەس ئەگە هیچ چاریش نەکەن لەبەمان چی بکەین مەجبورین ڕێگەی دی بگەینە. سنتەری توێژینەوەی پزیشکی کە سەر بە زانکۆی هەولێری پزیشکیە سەرجەم فەرمانبەرەکانی جگە لە بەڕێوەبەرەکە مانیان گرت و وەک خۆیان دەڵێن سەرۆکایەتی زانکۆی هەولێری پزیشکی هەڕەشەی فەسڵکردنی لێکردوون و دەژڵێن چواری ئەم مانگا کە نەچوون بۆ دەوام بەهۆی دواکەوتنی موچەکانیانەوە لەلایەن سەرۆکایەتی زانکۆکەوە بەخیا بۆیان نووسراوە. خزمەتم 20 ساڵە یعنی کو فەسڵ دەکرێم خزمەتم 20 ساڵە ئەمە داوای حەق خۆمان دەکەین داوای حەق خۆم ئەم بەنسبەتی خۆم با بەنسبەتی خۆم باسکەم دێمە دەرێ سارە بەکرێ گرتیتم یعنی پارەی لە چێن دەربینم لە چێن دەرپارە نییە یعنی خستی شەریکە لەلایەک قستی حکومەت لەلایەک. هاوکات ماوەی چەند ڕۆژێکە مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەهۆی دواکەوتنی موچەکانیان دەستیان بە ئامانگرتن کردووە و بەشێک لە خوێندنگاکانی سنووری پارێزگای هەولێریش بەشێک لە خوێندنگاکانی سنووری پارێزگای هەولێریش داوامی خوێندکاران ڕاگیرا و خوێندکاران نێدرانەوە بۆ ماڵەوە و مامۆستایانیش بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کرد. هێرشقادری NRT هەولێر.